ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاو سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه من والاه. برای نخشکانی بەڕێز سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت. لە دەرسی ڕابردوودا قسەمان لەسەر بابەتی ئیجهاض و کۆتایی هاتن بە ژیانی مناڵ و قۆناغەکان و بەرپرسیارەتی ئەو کەسانی ئەو کارە ئەکەن و ئەو ئیلتیزاماتە شەرعیانی ئەکەوێتە ئەستۆیان چ لە خوێنی مناڵەکە چ لە مەسەلەی ئەو کەفارەتەی کە شەرع دایناوە. وتمان ئەمڕۆ باسی ئەو حاڵەتانە ئەکەین کە لە باربردنی مناڵتیایە جائیزە. ئێمە هیچ قاعیدەیەکی شەرعیمان نییە دائیمەن واوەری بگرن، قاعیدەی کۆنکریتیمان نییە لە شەرعا. یعنی تەنانەت یەکتاپەرستی کە ذاتی خوایە و حەقی مطلقە لە گردوونە ئەمە قابلی دەستکاریکردنە. بۆ نمونە کەسێک کە زۆری لێ بکەن و بکەوێتە ژێر پەستان و دەیڕۆیانی ئەوەی کە ئەیکوژن یا کوفرەکە بۆی هەیە کوفر بکە. لەبەرەوە حتا کەلیمەی تەوحید کە ئینسان ئەمە کلیلی بەهەشتە و بەمە خوا لە خۆی ڕازیەکەوە بەمە ئەڕواتە بەهەشت، ئەم مەسەلەیە لە کاتی ضرورەتە دەستکاریەکرێ. ژیانی مرۆڤ ئەولاترە، چونکە ئێمە لە بابی ضروریاتە مەصلحەی حفظی دین مقدمە لەسەر حفظی نەفس. واتە ئەگەر ئینسان کەوتە دووڕێیانی ئەوەی نەفسی پارێزراو بێ یا دینی پارێزراو بێ، ئەولاتر ئەوەیە دینی پارێزراو بێ. بەڵام ئەشکرێ احتیفاظ بە نەفسیەوە بکاو، ئەو ڕوخسە شەرعیە وەرگرێ کە بۆ نمونە لەژێر فشارێکی گەورەیە کە ژیانی بخاتە مەترسیەوە و کوفر بکە. کەواتە ئێمە چەند باسمان کردووە کە مناڵ و لە ناوبردنی مناڵ قورسە، بەڵام شەرع لە هەندێک بابەتە مەجالەدا. بەڵام یەک خاڵ هەیە ئاگامن لێی بەڕێزان، ئەوەیە ئینسان بە هۆکاری تافه قسە لەسەر لەباربردنی مناڵ نەکات. چکە زۆر جار ئێمە کە خەڵک پەیوەندیمان پێوە ئەکا ئەو هۆکارانی کە باسەکرێ هۆکاری زۆر لاوەکین، هۆکاری زۆر نامەنتیقین. بۆ نمونە ئەڵێ وڵات دایکی تااقەتی نییە یا دایکی دەوامی هەیە. باشە دایکی دەوامی هەیە ژن و ژیان و مێردایەتی بۆچی بوو؟ دایکی مناڵی دەوامی هەیە مناڵی بۆچی بوو؟ تازە مناڵەوە بووە. ئێمە ناتوانین ئێستا فتوا بدەین بۆی کە مناڵێک لەبار بچێ لە بەروی دایکی دەوامی هەیە. یا وەڵام جاری وا هەیە دایکی گەنجە ئەڵێ با جیسمم تێک نەچێت تااقەتی نییە، ڕەشاقەی تێگەچێ، لەبەرەوە نایەوێ مناڵەکە گەشە بکە، ئەوێ مناڵەکە لەبار بەرێ. یا جاری وا هەیە ئینسانەکە سوء الظنی هەیە بەخوا والعیاذ بالله، ئەڵێ پێم بەخێو نابێ، پێم بەخێو ناکرێ. خوای پەروەردگار باسی دابوونەریتی قوڕەیشەکە کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەرە، خوا سەرزەنشتیانەکە. پێیانە فەرمێ لە دوو ئاەتە، پێیانە فەرمێ وەلا تەقتولوا ئەولادەکم، لە دانەیەکیانە ئەفەرمێ خەشیەتە ئیملاقین، لە دانەیەکیانە ئەفەرمێ من ئیملاق، مناڵەکانتان مەکوژن لە ترسی چی؟ من ئیملاق، لە ترسی نەداری، لە ترسی هەژاری، لە ترسی ئەوەی پێت بەخێو ناکرێ. بۆ؟ چونکە خوای پەروەردگارە فەرمێ نەحن نەرزوقکم وئیاهم، ئەفەرمێ ئێمە ڕزقی ئێوە و ئەوانی ژەدەین. لە ئاەتەکەی ترە ئەفەرمێ کە ئەفەرمێ وەلا تەقتولوا ئەولادەکم خەشیەتە ئیملاق، ئەفەرمێ نەحن نەرزوقهم وئیاکم ئین قەتلهم کانە خطئا کەبیرا، کوشتنی ئەو مناڵانە لای خوا زۆر گەورەیە. خوا فەرمێ تاوانێکی زۆر گەورەیە. ئەم دوو ئاەتە جیاوازیان چیە؟ ئاەتی یەکەم ئەفەرمێ وەلا تەقتولوا ئەولادەکم من ئیملاق، ئەفەرمێ لە کاتی هەژاریە مناڵەکانتان مەکوژن، کەواتە هەژاری دەردێکە و بەسەرا هاتووە، ڕووی داوە تۆش مناڵەکەت هەیە. خوای گەورە فەرمێ نەحن نەرزوقکم، چونکە ئینسان لەم حاڵەتەیە کە فەقیرەکە ئێستا وجودی هەیە. خوای پەروەردگار ئینسانەکان باوکو و دایکەکە لە ڕزقا پێشەخا، ئەفەرمێ نەحن نەرزوقکم وئیاهم، ئێمە ڕزقی ئێوە ئەدەین، ڕزقی مناڵەکانی شەدەین، چونکە فەقیرەکە تەواجودی هەیە، حاڵەتی حال لە خوای پەروەردگار باوکو و دایکەکە پێشەخا. ئینسانەکە مناڵەکە هێشتا نەبووە لە ترسی فەقیری ئەیکوژێ. ئەمجا خوا فەرمێ وەلا تەقتولوا ئەولادەکم خەشیەتە، واتە ئێستا فەقیرەکە بوونی نییە، تۆ کێشەت نییە، پارەت هەیە، گوزەرانت ئەڕوا، بەڵام ئەترسی مناڵت بێ پێ و بەخێو نەبێ. خوا ئەفەرمێ وەلا تەقتولوا ئەولادەکم خەشیەتە ئیملاق، بۆ ئەفەرمێ نەحن نەرزوقهم، ترسەکە ئەڕەوێنێتەوە، ئەمجا ڕزقی مناڵەکە پێش ڕزقی خۆتەکە. ئەفەرمێ من پێش ئەوەی ببێ ڕزقی ئەم پێش ئەوەی ڕزقی تۆش بەم ڕزقی ئەو ئەدەب
بەرەو مەیکوژە لە ترسیەوەی هەژارە بی. بەڕێزان خوای پەروەردگارە فەرمێ چییە؟ فەرمێ وەفی السەمائی ریزقکم وما توعدون. خوا زۆر کەم سوێن لەسەر شت ئەخوا، بەڵام لێرە سوێن ئەخوا. خوا ئەفەرمێ ڕزقی ئێوە لە ئاسمان من دابینی ئەەکەم. ئەوجا بۆ ئەوەی ئەمە بچەسپێنێ لە ناخمانە ئەفەرمێ فەوەڕەبی السەماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون. سوێن بە ذاتی خۆی ئەخوا، ئەم ڕزقەکە لە ئاسمانە و ئەو دابینی ئەکا، ئەو کەفیل و زامنێتی خوا ئەفەرمێ من دابینی ئەەکەم. هەر کەسێک لە ئێمە ئێستا بڵین مناڵێکمانە بێ بانک زەمانەتی ئەومانە داتێ مناڵەکە مەعاشی بۆ ئەبڕێتەوە، مناڵەکە دەستکاری ناکەین لە ترسی فەقیری، ئەڵێن بانک زامنێتی، بەڵام زەمانەتی خوامان قبوڵ نییە بۆ مناڵەکان. ئەمە ضعفی ئیمانە. لەبەرەوە بەڕێزان ئێمە کە ئاڵین لە باربردنی مناڵ دروستە پێویستە کۆمەڵێک خاڵ هەیە دیاری بکەین. یەکەم ئەبێ سەبەبێکی شەرعی منطقی و معقول هەبێ کە شەرع ئیعترافی پێ بکا بۆ لە باربردن، نەک هەر سەبەبێ ئینسانەکە عەقڵی خۆی گرتی. خاڵی دووەم قسەکردن لەسەر ئەم بابە پەیوەستە بە دیاریکردنی قۆناغی حەملەکەوە، واتە مناڵەکە لە قۆناغی چەنایە، چونکە ئێمە وتومانە مناڵ لە باربردن حرامە، هەتا گەشە بکا مناڵەکە حرامەکەی تونتر ئەبێ. عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرمێ جارێکیان لە خزمەت پێغەمبەرا بووم صلی الله عليه وسلم فقلت يا رسول الله أي الذنب أعظم. وتم چ تاوانێک زۆر گەورەیە؟ قال أن تجعل لله ندا وهو خلقك. گوتی هاوڵ بۆ خوا بڕیار بدەی لە کاتێکا خوا تۆی خەڵق کردووە. قلت ثم أي. گوتم دوای ئەوە چ تاوانێک زۆر گەورەیە؟ ئەفەرمێ أن تقتل ولدك خشية أن يطعم معك. مناڵەکەت بکوژی لەترس ئەوەی نانت لەگەڵ خوا، وا هەستکەی لە ڕزقی تۆ ئەخوا. طبعا لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دقت بن چەند بەلیغە، قتل حرامە. بۆ پێغەمبەری خوا نافەرمێ ئەن تەقتول نەفسا بغەیری نەفس، خۆ هەر نەفسە مناڵەکەی خۆی شت، بەڵام ئەم ئەپرسێ ئەی الذەنب ئەعظەم، کام تاوانە نە زۆر گەورن. لێرە قەتلە، بەڵام ظەرفی مشەدید بۆ جەریمەکە چییە؟ یەکەم مناڵی خۆتە، دووەم سوء الظەن بەخوا، یعنی لێرە هەم خەلەلێکی ئەخلاقی ئینحرافێکی سلوکی هەیە کە کوشتنە، هەم ئینحرافێکی تیۆری عەقەدی هەیە کە سوء الظەن بەوەی کە خوا رازقە. لەوەرە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەن تەقتل ولدك خشية أن يطعم معك، لە ترسی ئەوەی کە نانت لەگەڵ خوا. قلت ثم أي. گوتم دوای ئەو چ تاوانێک زۆر گەورەیە. لە ڕیوایەتێکە ئەفەرمێ قال أن تزني بحليلة جارك. لە ڕیوایەتێکە ئەفەرمێ أن تزاني حليلة جارك. زینا حرامە لەگەڵ هەر کەس بیکەی، بەڵام ئەفەرمێ لەگەڵ خێزانی دراوسێکات ظەرفی مشەدیدە بۆ عقوبە. بۆ چکە پێغەمبەری خوا فەرمێ لا يؤمن من لا يأمن جاره بوائقه. کەسێ ئیمانی تەواو نییە ئەگەر دراوسێکەی لێی ئەمین نەبێت، تۆ بچی زینا بکەی لەگەڵ درژنی دراوسێکەتە کە دراوسێکەت ئاوماڵتە، کە سیقەی پێتە، کە تێکەڵیەک هەیە لە بەینا، لەبەرەوە ئەمە تاوانەکەی جەریمەکەی عقوبەکەی قورسترە وەلەو هەموو زینایەک هەر عقوبەی هەیە، بەڵام ئەمە ظەرفی مشەدیدترە بۆ عقوبەکە. لەبەرەوە بەڕێزان کوشتنی مناڵ ئەبێ ئینسان لەوە یەقینی هەبێ بەوەی کە ئەمە کەبائیرێکە و نابێت دەستی تێ بچێشە. خاڵی دووەم کوشتن بۆ چ حاڵەتێک حەڵاڵە؟ کاڵی مناڵ تەنها لە دوو حاڵەتە شەرع ڕێگە بە کوشتنی مناڵەدا. حاڵەتی یەکەم کە ئەم حاڵەتە بەر لەوەی بچمە سەر شروط و ضەوابیطەکانی ئەوەیە ئەم بڕیارە ئەبێ لە پێناو بەرژەوەندی مناڵەکەیا بێ، بەڵام بەر لەوەی 6 هەفتە تەواوکە، بەر لە 42 ڕۆژی کە ئێماڵین کوشتنی مناڵ لەبەر بەرژەوەندی مناڵەکە ئاگاتان لێ بێ ئەبێ مناڵەکە تەمەنی لە 6 هەفتە تێپەڕی نەکردبێ. لێرە مەسلحەتێک هەبوو، بۆ نمونە مەسلحەتێکی شەرعی، جاری واحی دایکەکە نەخۆشە، مەترسی هەیە بۆ سەر ژیانی دایکەکە، بەڵام مەترسیەکە کەمە. لێرە ئەڵێن یا مناڵەکە لەوانەیە دووسێ مناڵیان هەیە، ئەم مناڵانە لە ڕووی جینیەوە ناکامڵن، لە ڕووی جینیەوە نەخۆشن، دکتۆرەکان پێمانەڵێ ئەم مناڵە لە دایکی وەک ئەوان دەرەچێ. ئێستا مناڵەکە نەگەشتۆتە 6 هەفتە، ئێستا ئەتوانین مناڵەکە لەبار بەرین، بەڵام بە کۆمەڵێک مەرج. یەکێک لەو مەرجانە بەڕێزان ئەوەیە کە ئەبێ ئەم بڕیارە وەکو عەرزم کردن بەر لە تەواوکردنی 6 هەفتە بێ، بەر لە 42 ڕۆژ بێ. خاڵی دووەم ئەبێت تەوەقعی ئێمە بۆ توشبوونی مناڵەکە بە نەخۆشیەکە تەوەقعێک بێ بگاتە لیڤڵێکی زۆر بەرز، یعنی دکتۆرەکان پێمان بڵێن لە 180 پێ ناڵین 100 چکە لە علمی طبا لە 100 نییە،
بەڵام لە 1970 لە 1975 لە 1985 پێمان بڵێن ئەم مناڵە تووشی ئەم نەخۆشیە ئەبێ و نەخۆشیەکەش معیقە یا مشەویهە بۆ مناڵەکە، ینی بێنە پێشتاوی خۆت تەمەنی نەبووە بە 40 ڕۆژ دکتۆرەکان پێمانەڵێن نەبووە بە 6 هەفتە ڕۆح نەکراوە بە بەریە ئەم مناڵە احتیمالێکی زۆر هەیە هەڵگری ئەم نەخۆشیە بێت ئەکرێ لە باری بەرین. ئەمە شەرتی دووەم. خاڵی سێەم هیچ چارەسەرێک لە بەردەستان نەبێ غەیری لەبار بردن. بەڵام ئەگەر گریمان دەرزیەک هەیە، ئەگەر گریمان عیلاجێک هەیە، ئەگەر گریمان بۆ نمونە ئەتوانین لە حاڵەتی مناڵەکە لەم ناڕەحەتی و نەخۆشیە دەرباسکەین بەبێ پەنابردنە بەر کوشتن. دیسانەوە لێرە جائیز نییە پەنا ببرێتە بەر کوشتنی مناڵەکە و حرامە. خاڵێکی تر ئەبێ بڕیاری کوشتنەکە یەک دکتۆر نەیدا، ئەبێ لیژنەیەکی طبی مختصی کەفوء بیدا، واتە لیژنەیەکی پسپۆر بەتوانە دیندار. چکە لەگەڵ ڕێزمان بەڕێزان ئێمە هەندێک دکتۆرمان هەیە حساب بۆ چەمکە ئاینیەکان ناکەن لە بڕیارەکانی خۆیانە. بۆ نمونە نەخۆش چێتە لای لەبەر سادەترین هۆکار ئەڵێ بە ڕۆژوو مەبە، لە کاتێکە ئەگەر بە ڕۆژووش بێ هیچ کێشەی نییە، بەس ئەم خۆی هەر بە ڕۆژوو نییە و کە هیچ مشکلێشی نییە، فیتیش گەرەیە لە ڕۆژی ڕەمەزانە، جا بۆ نەخۆشە ناڵێ بە ڕۆژوو مەبە، پێڵێ ویسکی بخۆ، پێڵێ بیرە بخۆ، بۆ لەبەرەوەی بۆ بابەتێکی عیلاجی بەکاردێ، لەبەروی ئەم برادرە بە قەڕابە ئەخواتەوە مشکلەی نییە، ئێستا بە نەخۆشەکەی بڵێ بڕۆ بخۆرەوە کەی مشکلی تایە. لەبەرەوە ئەبێ ئەو دکتۆرانی کە لەم بابەیە فتوای شەرعیان لێوەرەگیرێ بڕیار ئەدەن ئەم بڕیارانەیان ئەوەسێتەوە لەگەڵ بڕیاری شەرعا، ئەبێ دکتۆرەکان دیندار بن، واتە حساب بۆ دەقە شەرعیەکان بکەن، دکتۆرێک حساب بۆ دەقی شەرعی و پیرۆزیەکانی دەقی شەرعی نەکا لەم بابەتانەیە قسەی وەرناگیرێ. خاڵێکی تر ئەبێ ئەو نەخۆشیی کە تووشی مناڵەکە بووە نەخۆشیەکە معیق بێ، یعنی مناڵەکە کەم ئەندامێکی تەواو بێ بە نەخۆشیەکەوە. بەڵام ئەگەر گریمان تەکنۆلۆژیای طب بگاتە ئەو دەرەجەیە کە پێمان بڵێ وەڵا ئەم مناڵە تۆزێک لوتی زلە بێ، یا ئەم مناڵە چاوی تۆزێک پەل ئەبێ، یا ئەم مناڵە دەمی تۆزێک، یا ئەم مناڵە ئەمە پێ ناوتێ ئیعاقا ناکرێ. یا دایک و باوکەکە بۆ نمونە ئەگەر علمی جینات ئەو نەچووە پێشەوە، ئێمە بتوانین لە ڕووی شەخسەنەکردنی جیناتی مناڵەکەەوە بڵێن ئەم مناڵە مناڵێکی گەنم ڕنگ دەرەچێ، بڵێ وڵای ئێمە حەزەکەین سپی بێ، چاوی قاوەیە ئێمە حەزەکەین شین بێ، قژی ڕێژە ئێمە حەزەکەین زەرد بێ، باڵای ئەو نەیە ئێمە حەزەکەین ئەو نەبێ، لەبەرەوە با لەباری بەرین بەدڵمان نییە. ئەمانە پێیان ناوتێ ئەمڕاضی معیق، ئەبێ مناڵەکە نەخۆشیەکەی وەکو عەرزم کردن نەخۆشیەکە خراپ بێ، ئەو جا ئێمە ئەتوانین. خاڵێکی تر ئەبێ ئەو بڕیاری لەباربردنە عەرض بکرێتە سەر لیژنەیەکی فقهی مختصیش، بۆ ئەوەی ڕاستە دکتۆرەکان بڕیاریان داوە کە ئەمە نەخۆشیەکەی ئەوەیە، ئەو کات دەبێت فقەها بڕیار بدەن لەسەر موازنەکردنی شەرع بۆ ئەم بڕیارە، ئایا ئەم مناڵە لەم قۆناغەیە لەبار بچێ یا لەبار نەچێ. خاڵی ئەخیر ئەبێ دایک و باوکەکە ئیطیلاع بکرێن لەسەر ئەم بڕیارە و سلبیات و ئیجابیات وردەکاریەکانی بڕیارەکە بە دایک و باوکی مناڵەکە بگوترێ، چونکە بڕیاری ئەوڵ و ئەخیر بڕیاری ئەوانە. ئەگەر بڕیاریاندا بەوەی کە باشە دەی مناڵەکە با ئاوانە بێت تحمل ناکرێ لەبارێ بین، ئەگەر وتیانمە بەخێوێکین حەزەکەین مناڵمان هەبێ، لەوانەیە ئەو مناڵە ئەو باوکو دایکە 10 ساڵ بێ مناڵیان نەبێ، ئێستا تۆ پێڵی مناڵەکە معیقە، بۆت نییە ببێ پرسی ئەوان لەباری بەری، لەوانەیە ئەو بەعاقەکەیش و بەخێویکە. کەواتە بەم مەرجانە ئەتوانین مناڵێک لەبار بەرین وەکو عەرزم کردن بەم هەلو مەرجەی کە هەیە. ئەگەر هاتوو دوار تەمەنی 42 ڕۆژی بوو بەڕێزان هیچ شەرعێک ڕێگە نادا بەوەی مناڵ لەبار ببرێ لەوەی ئیعاقی هەیە، هیچ. بۆ لەبەری ڕۆح کراوە بەبەریا، کە ڕۆح کرا بەبەریا ئیعاقەکە ئێستان بیکوژی یا کە لەدایک بوو بیکوژی فەرقی نییە، چونکە کە ڕۆح کرا بەبەریا ئینسان یەک جار ڕۆحەکرێ بەبەریا لە دنیا و یەک جاری ژەیداتەوە، کە لەسکی دایکا ڕۆح کرا بەبەریا ئێستا تۆ بیکوژی بەدافعی شەفەقە و ڕەحمە، کەی دافعی شەفەقە و ڕەحمە هەیە لێرە؟ هەر مناڵی من زۆر جارم ئەم پرسیارە ئەەکەمەوە لە خەڵک کە پرسیاری مناڵ کوشتنەکە، لێ مناڵەکە بۆ نمونە کەم ئەندامە، مناڵێکی ئێمە چوو ئەو سەر ئەو جادەیە خوانەکە سارەیەک لێیدا تووشی شەلەلی کولی کرد، ئێستا کەس ئەتوانێت بەدافعی شەفەقە بیکوژێ فتوا بدا بۆ لەبەری مرۆڤێکە. ئەگەر سەرەتان ئینسان تووشی سەرەتانێکە بێ شێرپەنجە ئەبێ ئەگاتە لێوارەکانی مەرگ، کەس ئەتوانێت فتوا بدا بەوەی کوشتنی ئەم ئینسانە شەرعیە بەدافعی شەفەقە و ڕەحمە ناکرێت. ئەی بۆ مناڵەکە فتوا ئەدەین، ئێ ڕۆح هەر یەک ڕۆحە بەڕێزان، ئەو ڕۆحەی لەبەر منایە، هەر ئەو ڕۆحەیە لە دوای 42 ڕۆژ لەبەر مناڵێکی کۆرپەیە، هیچ فەرقی نییە لە میزانی شەرع و خوا و لە ڕووی ئازار و منطقی ئینسانیەتەوە. کەواتە ئێمە ئەم قسانی ئێمە بۆ مەسلحەتی مناڵەکە بەر لەم تەمەنەیە.
خاڵی دووەم لەو خاڵانەی کە ڕێگەمان پێ ئەدا بەوەی مناڵ لەبار بدرێ ئەمەیان لەبەر بەرژەوەندی دایکەکەیە. ئەمە حاڵەتی دووەمە. بەرژەوەندی دایکەکە لە چییە؟ لەوەی هەندێک جار ئەم مناڵانە مەترسی بۆ سەر ژیانی دایکەکان دروستەکەن. ئەلێرە مناڵەکە تەمەن ناکرێ بە میقیاس، یعنی مناڵەکە تەمەنی 8 مانگیش بێ ئەکرێ لەبار ببرێ ئەگەر هاتوو دکتۆرەکان پێیان گوتین ئەم مناڵە مەترسی زۆر لەسەر ژیانی دایکی دروست ئەکا. بەڵام لێری شاوەکو عەرزم کردن ئێمە کە بگەڕێنەوە بۆ ڕێی پزیشکەکان، ئێستا پزیشکە تایبەتمەند و پسپۆڕەکان پێمانەڵێن مناڵ لە دوای 6 مانگی ئەگەر مەترسیەکی ئەوتۆی دروست کرد بۆ سەر ژیانی دایکەکە، ئێمە ئەکرێ مناڵەکە دەربێنین لەژێر جیهاز و لەژێر کۆمەڵێک وەسائلی عیلمیە بیژیەنین، مەترسیەکەش لە سەرکی دایکەکە نامێنێ. لەبەرەوە زۆرێک لە دکتۆرەکان دەڵێن ئەم سەبەبەی کە کاتی خۆی فوقەها باسییان کردووە لەباربردنی مناڵ لەبەر خاتری پاراستنی ژیانی دایکەکە، ئەڵەن سەبەبێکی عیلمی نییە ئێستا، وجودی نەماوە لە واقعا، چونکە عیلم پێشکەوتەوە مناڵەکە دەرێنین لە سکی دایکە، مناڵەکە بە جیا ئەژێنین و دایکەکەش دەتوانێ بژی. غالیبانیش مناڵ ئەو کاتانە مەترسی دروست ئەکا کە تەمەنی ئەگاتە تەمەنێکی دوای، یعنی مودەکانی کۆتایی حمل لە دوای 6 مانگەوە، چکە مناڵەکە قورسە بێ پێویستی بە خواردنە و پاڵە پەستوەیەکی زۆر لەسەر ژیانی دایکەکە و لەسەر هەناسە و لەسەر خواردن و لەسەر کۆمەڵێک بابەت دروستەکە، لەو کاتانەیە مناڵ مەترسیەکەی زیاتر دەبێ و عیلمیە نیشمادەم مناڵەکە بکرێ جا بکرێتەوە ئاساییە. لەبەرەوە زۆربەی ئەو فتوایانەی کە مەجامیعی فقهی فتوایان هەیە لەسەر ئەم بابەتە ڕەئیان وایە، حەنەفیەکان کاتی خۆی ڕەئیان نەبووە لەگەڵ ئەم مەسەلەیە. یعنی کە ئەگەڕیتەوە بۆ ڕەئی حەنەفیەکان ئەڵێن کوشتنی مناڵ لەبەر پاراستنی ژیانی دایک منطق نییە، شەرعی نییە. بۆ لەبەرەوەی دوو احتیمالیان داناو. یەکەم بەو وەسائلە بیدائیانی لەبەر دەستی ئەوان نابووە وتویانە ئەمە وەهمە، ئەگەر ئێمە تەخمینمان وابێ هەڵسەنگاندنمان وابێ کە ئەم مناڵە مەترسیەکی ئەوتۆ بۆ سەر ژیانی دایکەکە دروست ئەکا کە فتوا بدەین بە کوشتنی مناڵەکە، وتویان ئەمە وەهمە، یعنی ئەمە لە مەخیەلەی ئێمەیە لەوانەیە وابێ لەوانەیە وانە بێ. بەس ئەوەی ئەحناف وتویانە بۆ کاتی خۆیان منطقی بوو، بەس بۆ ئێستا منطقی نیە، چونکە ئێستا وەسائلی مختبەری پێمان هەڵێ فعلا ئەمە مەترسیەکی حەقیقی هەیە بۆ سەر ژیانی دایکەکە. ئەگەر عیلم وامان پێ بڵێ ئەو کاتە مەجبورین بەگوێیان بکەین. لەبەرەوە لە حاشیەی ئیبن عەبدینە هاتووە ئەڵێ وەلەو کانە حەیەن، ئەڵێ ئەگەر مناڵەکە زیندوو بوو لا يجوز تقطيعه، دروست نییە لەت بکرێ و مناڵەکە لەبار ببرێ و فڕێ بدرێ، لأن موت الأم به موهوم، ئەڵێ چکە مردنی دایکەکە بەهۆی مناڵەکەوە وەهمە، خەیاڵە، فلا يجوز قتل آدمي حي لأمر موهوم، دروست نییە مناڵە ئینسانێک بکوژی لەبەر بابەتێکە وەهمە، وجودی واقعی نییە. بۆی عەرزم کردن ئەم عیلەی ئەحناف باسیەکەن، ئێستا وجودی نییە، ئێمەش ئەڵین الأحكام تدور مع عللها وجودا وعدما، کەواتە مادەم عیلەکە منتەفیە حکمەکەش باطلە. ئێمە ئێستا ئەتوانین بە وەهم نا بە عیلم بڵین ئەم مناڵانە مەترسی بۆ ژیانی دایکیان دروستەکەن، لەبەرەوە دروستە لەباریان بەرین. بابەتێکی تر هەیە هەر لەسەر ئەم خاڵە بەڕێزان، ئەویش ئەوەیە طبعا غیری ئەحنافیش مناقیشی کەمان نییە لەسەر ئەم بابەتە، عولەما تقریبا ئێستا متفقن لەسەر ئەمەی کە عەرزم کردن پاراستنی ژیانی دایک لەبەر مناڵ ئێمە ئەفزەلیەت بۆ حیاتی دایکەکەیە، چونکە دایکەکە ئەسڵە مناڵەکە فەرعە، ئەمە خاڵی یەکەم. دووەم حیاتی مناڵەکە تەقدیریە لەسکی دایکە، بەڵام حیاتی دایکەکە حیاتێکی حەقیقی بەرجەستە بووە. لەبەر ئەم دوو خاڵە ئێمە ژیانی دایک مقدمە لەسەر ژیانی مناڵ. بابەتێکی ترمان هەیە ئەویش ئەوەیە ئەم خاڵی دووەم کە باسم کرد، ئەگەر مناڵ مەترسی بۆ سەر ژیانی دایکی دروست کرد، زۆر جار ئەم پرسیارە ئەکرێ ئافرەتێکمان هەیە لەگەڵ ڕێزمە بۆ بەڕێستان زینای کردووە، تووشی حاڵەتی داوێنپیسی و ئینحراف بووە، ئەم ئافرەتە حەملی هەیە، بەم عوزرەی من باسێکم، ئێستا پاراستنی ژیانی دایکەکە ئەبێ بە پاسەوە بۆ کوشتنی مناڵەکە وەک ئەوەی لە دایکێکە کە بەبێ ئینحراف حامیلەیە، دایکێک بە هۆکارێکی شەرعی حامیلەیە لەگەڵ دایکێک بە زینا حامیلەیە، تەبریری کوشتنی ئەو دایکە ئەسڵیە بۆ مناڵەکەی ئەوەیە کە مەترسی تەندروستی هەیە، تەبریری کوشتنی ئەم مناڵە بۆ دایکە منحریفەکە ئەوەیە ئەوێ پەردەپۆشی زینا و تاوانەکەی بک بە کوشتنی مناڵەکە بۆ ئەوەی کەشف نەبێ وەغەسلا للعار. ئەم دوو حاڵەتە وەک یەکوان عولەما ئەڵێن نەخێر. بۆ؟ چونکە ئێمە قاعیدەیەکمان هەیە لە شەرعە بەڕێزان، ئەم قاعیدەیە قاعیدەیەکی دقیقە، ئەم قاعیدەیە ئەڵێ الرخص
لا تناط بالمعاصي واتا هیچ دەرفەتێک یا هیچ ئاسانکاریەکی شەرع پەیوەست ناکرێ بە حاڵەتێکی تاوانکاریەوە. بۆ نمونە کەسێ سەفەرەکە بۆی هەیە بە ڕۆژوو نەبێ بۆیشی هەیە نوێش کورد بکاتەوە و کۆی کاتەوە. ئەگەر بۆ دزی سەفەری کردبوو بۆی هەیە نوێش کورد کاتەوە عولەما ئەڵێن نا، بۆ چونکە ئەم سەفەرە سەفەری مەعسیەیە، ئیسفادە لە ڕوخسەی شەرعی ناکا لە سەفەری مەعسیەیە. یا بۆ نمونە کابرا بۆ ئەوە چووە بۆ داوێن پیسی ڕۆشتووە، بۆ ڕابواردن ڕۆشتووە، نەبووی هەیە بە ڕۆژوو نەبێ، نەبووی هەیە نوێش کورد کاتەوە نەکۆی کاتەوە، چونکە هەموو ئەمانە ئاسانکاری شەرعن بۆ حاڵەتێک کە کەسێک خواناسی ئەکا، بۆ حاڵەتێک کە کەسێک سنووری خوا ناشکێنێ. ئەم قاعیدەیە لەکوێوە وەرگیراوە بەڕێزان؟ ئەم قاعیدەیە لە دەقەکانی قورئان و سونەتی پێغەمبەرەوە. خوای پەروەردگار ئەفەرمێکی دەربارەی حاڵەتی ئاسانکاری، ئەفەرمێ فەمەن اضطر غەیڕ باغ ولا عاد فلا إثم عليه. وەنیە خوا ئەفەرمێ فەمەن اضطر هەر کەسێک ناچار بوو بەڵام ئەبێ دوو شەرتی تیا بێ غەیڕ باغ ولا عاد، سنوورشکێنی فەرمانەکانی شەرعی نەکردبێ و سنووری ضرورەت تەجاوز نەکا. ئەم خاتونی ئێمە ئەمانوێ فتوای بۆ بدەین زینای کردووە. ئایا ئەمە فەمەن اضطرەیە؟ ئایا ئەمە غەیڕ باغ ولا عادینە؟ نەخێر، ئەمە باغیە و عادیشە، کەواتە فەمەن اضطرەکە شمولی ئەم ناکە. لە ئاەتەکەی ترا خوای پەروەردگارە فەرمێ فەمەن اضطر في مخمصة غير متجانف لإثم، هەر کەسێک ناچار بوو لە ناڕەحەتیەکە بەڵام غەیرە متجانف لإثم. خوا لە هەردوو ئاەتەکەیە سێ مەرج دائەنێ غەیڕ باغ ولا عاد وغەیرە متجانف لإثم. هەر سێ شەرتەکە لەم ئافرەتەیە وجودی هەیە. کەواتە ئێمە ئێستا چۆن بتوانین فتوا بدەین بەوەی کە مناڵێک لەبار بچێ؟ خاڵێکی تر ئافرەتەکە بۆ مناڵەکە لەبارە بە لە پێناو پەردە پۆشکردنی تاوانەکەی خۆی. خوا قاعیدەیەکی ترمان پێ فەرمی لە قورئانە ولا تزر وازرة وزر أخرى. ئینسان ناکرێ تاوانی کەسێکی کە تەحملی بکا و باجەکەی با کێ زینای کردووە با ئەوە باجی تاوانەکەی بدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێک هاتە خزمەتی، ئەم ئافرەتە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاوانێکم کردووە پاکم بکەرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیوێ ڕەدی کاتەوە. ئافرەتەکە ئەڵێ ئەتەڕدنی كما رددت ماعز بن مالك، ئەڵێ ئەتەوێ بمگێڕیتەوە وەگەوەی ماعیزی کوڕی مالیکت گێڕایەوە. ئەمە قسەی ئافرەتەکەیە. باش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارەکە قسەی لەگەڵا ئەکا، ئافرەتەکە هەر ئیسرارەکە لەسەروی کە پاکی بکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەم ئافرەتە حەملی هەیە تا حەملەکەی دانەنێ عقوبەی شەرعی لەسەر ئیقامە ناکرێ. عولەما ئەفەرمون ئەگەر لەباربردنی حەملی زینا جائز بوایە یا حیاتی مناڵ ژیانی مناڵ حرمەتی نەبوایە لە زینایە، پێغەمبەری خوای فەرموو صلی الله عليه وسلم عقوبەی کرد مناڵەکەش هەرچی بەسەر تێ با بەسەری بێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیانی مناڵەکەی بەلاوە مەبەستە، ئەفەرمێ بڕۆ تا مناڵەکەت دائەنێ، کە مناڵەکەیش دائەنێ، جارێککە ئەیگێڕێتەوە ئەفەرمێ تا مناڵەکە لە شیر ئەبڕێتەوە. لەبەرەوە لەم حاڵەتەیە ئینسان ئێمە ناتوانین ئاسانکاری بۆ خەڵک بکەین. ئەمە فەرقی هەیە لەو حاڵەتی کە ئێمەڵین ئەگەر مناڵ مەترسی بۆ سەر ژیانی دایکی دروست کرد بۆی هەیە مناڵەکە لەبار ببرێ. لێرە ڕاستە مناڵەکە مەترسیەکی کۆمەڵایەتی بۆ سەر ژیانی دایکەکە دروستەکە، بەس ئەم مەترسیە ڕوخسەی شەرعی دروست ناکا بۆ ئەوەی مناڵەکەی پێ لەبار ببرێ. بۆیە بەڕێزان عولەما لەسەر ئەم بابەتە کە قسە ئەکەن ئەفەرمون بە هیچ شێوازێک دروست نییە لەم حاڵەتەیە هیچ کەسێک ئیسفادە لە ڕوخەسی شەرعی بکە. ابن القیم ابن قدامة لمغنية أفرمي لأن الترخيص أفرمي چونك مولدان آسان كاري شرع للإعانة على تحصيل المقصد المباح. هذا بوي إما آسان كاري من داناوا لبروي خواست الشرعية كان جيبا بو خلق توصلا إلى المصلحة بوي برجواندية كان خلق نفوته. فلو شرع هنا أجر إما الليرة فتوى بدين بوي دروسته لشرع إعانة على المحرم، أو كاتا إيما دزبار و هاوكاري أكين لسروي خلق حرام بكا تحصيلا للمفسدة بو أوي خراب بلاو بيتو خلق بما بستخراب كان يخوي بقى والشرع منزه عن هذا. شرع إخوة منزهة باكا لمجورة بابتانا. ويخوش ويستان إيما عقوبك داء دو هدفي هي، هدفي كان ردعة، هدفي كان زجرة.
ئێمە ئەم خاتونە بەڕێزانە ئەم پیاوە ئەم برادرانە ئەم دۆستانە ئەم مرۆڤانە ئەم ئیماندار و بڕوادارانە پێمان گوتون ئێوە تاوان بکەن عقوبەتان هەیە. ئێستا کە تاوانەکان ئەبێت تەحملی ویزری تاوانەکەی خۆیان بکەن. ئەگەر ئێمە ئاسانکاریمان کرد بۆ حاڵەتە تاوانکاریەکە ئەو کات ئێمە ڕێخۆشکەر ئەبین. ئێمە فتواماندا بۆ ئافرەتێک وتمان بڕۆ مناڵەکەت لەبار بەرە. قاعیدەی شەرع شخصەنە ناکرێت من فتوا بدەم بۆ تۆ ئەبێ فتوا بدەم بۆ عام. کەواتە ئێمە ئەبێ فتوایەک تەعمیم بکەین لەم حاڵەتەیە بڵین هەموو ئەو ئافرەتانەی کە کاری بەدڕەوشتی ئەکەن لەگەڵ ڕێزمان بۆ گوێگران ئەم ئافرەتانە بۆیان هەیە ئەگەر مناڵیان بۆ دروست بوو لەباری بەرن. کێ تەحملی نتیجەی ئەم فتوایە ئەکا؟ کەس تەحملی ناکا. با ئافرەتەکە جاری وایە ئافرەتەکە بۆ نمونە اختصاب کراوە ناچار کراوە بۆ حاڵەتە هەر دروست نییە مناڵەکە لەبار بەرێ بۆ چونکە لێرە خەلەلەکە نە لە ئەخلاقی ئافرەتەکەیە نە لە حکمی شەرعایە خەلەل لە ڕۆشنبیری خەڵک و موسڵمانانایە. ئەبێ خەڵک تەفەهومی ئەوە بکە ئەم ئافرەتە بێتاوانە و مناڵەکەش بێتاوانە نابێ کەسیان دەستکاری بکرێن. هەم مناڵەکە بێ هەلی ژیانی پێ بدرێ هەم ئافرەتەکە هەلی ژیانی پێ بدرێت چونکە ناچار کراوە. ئێمە لێرە نابێ بڵین دی باشە ئەگەر ئافرەتەکە ناچار کراوە با مناڵەکە لەبار بەرێ نا. بۆچی؟ ئێمە باسی ژیانی مرۆڤەکەین ئەڵین ژیانی مرۆڤ پیرۆز و پارێزراوە لە دەقەکانی شەرعا لە مەعاینی شەرعا کەواتە ڕێگە نادرێت بۆی ئافرەتەکە لێرە مناڵەکە لەبار بەرێ. یەک احتیمالی ترمان هەیە ئەگەر بەر لە 42 ڕۆژ بێت ئەمە حرامە بەڵام حرامێکی ناگاتە حرامی قەتڵی نەفس ئەو کاتە با بڕوا لەباری بەرێ. بەڵام هەر ئەبێ بزانێت کە حرامێکی کردووە. بەس ئێمە قسەمان لەسەر ئەوەیە بەوەی ئەم حرمەتە وتمان تا ڕۆژ بە ڕۆژ قورستر ئەبێ کە گەشتە دوای تەمەنی 42 ڕۆژ بە هیچ شێوازێک دروست نییە بۆ پاراستنی ژیانی دایکێکی ئاوا مناڵێکی بێتاوان لەبار ببرێ. بەر لەمە ئافرەتەکە خۆی بینی خۆی و خوا تاوانێکی کردووە ناڵەکە لەبارە با ئێمە ناڵین شەرعی ئەڵین حرامی کردووە بەڵام حرامەکەی خەفیفترە وەک لەوەی ئینسانێکی کوشت بێت. بۆیە بەڕێزان بە تایبەتی لە زەمەنی ئێمەیە ئەمڕۆ خەڵکێکی زۆر ئەکەوێتە داوی ئەم جۆرە تاوانانەوە دواتر خەڵک داوای فتوای شەرعەکە ئینجا لەوانەیەش ئیتیهامی خەڵکێ بکە بڵێ وڵا توندە وڵا ڕێگە نادا. ئێمە تند نین لەگەڵ خەڵکی دیندار و ڕۆژ بەرزە بەڵام تۆ مەجبوری توندبی لەگەڵ خەڵکێکە کە ئەم خەڵکە ئەوێ بڕوا بەگوێی خواش نەکە دوای خوا ئاسانکاریشی بۆ بکە. ئاخرشتیوا چۆنە بێت تۆ بەگوێی خوا بکە و خوا ئاسانکاریت بۆ بکە بەگوێی شەیتانەکەی بڕۆ شەیتان ئاسانکاریت بۆ بکە. دین ناتوانێت ئاسانکاری بۆ ئەم جۆرە تاوانانە بکە. بەڕێزان لەبەرەوە علەما بەعام يعني حتى معاصرين بۆ نمونە من یەک تەنها یەک فتوای شێخ قەرەزاوی نەقڵەکەم لێرە بۆ ئەوەی کە بزانن معاصرینی لەسەر ئەم مەسەلەیە توندن ئەفەرمێ إن حياة الجنين في نظر الشريعة الإسلامية حياة محترمة. ئەفەرمێ ژیانی مناڵ لە شەریعەی خوایە ژیانێکی ڕێزدارە باعتباره كائنا حيا يجب المحافظة عليه باعتبار ئەوەی زیندەوەرێک ئەبێ پارێزگاری لە ژیانی بکرێ. ومن هنا قال لێرەوە حرمت الشريعة والاعتداء عليه شرعي خوا حرامي كردوا ككز دست بيشيت أو من آلانا ولو كان الاعتداء من أبويه قال بعد دست دريجة كاللان باوكو دايكي شوبيا حتى في حالة الحمل الحرام قال تناند لحالتي سكبربوني حراما ما جاء عن طريق الزنا لا يجوز لها أن تسقطه قال بويني لباري خوي بري لأنه كائن إنساني حي لا ذنب له چونك مروفيكي بيتاوانا ناكري بكوشري بنا حق آية دينيتو كخواي بالوردقار فرمي ولا تزر وازرة وزر أخرى. طبعا أما وكو عرض كردن مختصر مفيد بو لسر أودو حالتي كيما أتواني قصة لسر لباربردني منال بكين بباساويكي شرعي. طبعا كدين سر قانون بريزان قانون همان وش نظري شرعي هيا بلام بكومالك جوازي لوردكاري كان من الناس مسر تفاصيلكي بلام أو نبزانن لقانوني شال لباربردني منال عقوبي هيا عقوبك لحبس وغرامه وأيجريته تا 15 سال سجن وفصل لوظيفة أجر أو كارمندي أو كاري كردو كارمندي تندرستي به وتعمدي كردو ولا باربردني منالا يا هاو كاري كردو به بويا قانونيا نشبر زان لروي ياساية ولباربردن قدغيا ياساغا وبربرسياريتي ياسايي لسر دروس أبي وهتا منالك جورتر به بربرسياريتك قرستريك أما سرك يشيبو أوي تنانت أو وسائلاني كبور ريغا قرتن لمنال بون يا بون لباربردني منال بكاردين أبي لجر رقابي قانونية بفروشتين هلايتو درزيك هلايتو بون منحبك أبي بمايل لباربردني منال لبازاري آزادة بفروشتين أما أنا أبي بروشيتي دكتور ببي أم
پێودانگەی ئێمە باسی ئەەکەین بۆ حکمی لەباربردنی مناڵ ئاوا مامەڵەیان پێ بکرێ بەڵام بەداخەوە لە قانونە هەندێک وردەکاری هەیە بۆ ئەم بابەتە نەگیراوەتە بەر ئەمە سەبارەت بە حکمی یەکەم دەربارەی مناڵ کە ئێمە وتومانە ئینسان لە شەرعە حمل ئەمە دەربارەی لەباربردن حکمی دووەمی مناڵ کە قسەی لەسەر بکەین بریتە لە نەسەبی مناڵ طبعا نەسەب گرنگیەکەی لەوەیە هەموو حکمەکانی خۆی بە دوایە خۆیان دێنێ يعني ديانة تابعي نسبة نفقة تابعي نسبة زور حكم شرعي تر هيا كتور نسبي من الله كد يقلا كردوا باقي حكم مكاني كتبع عن يقلا أبيتوا لبرو خالي دوم لروي جرينجية وقصة سر نسبة كي نسب برزان أو نعمتك أخوي پروردگار تاجر ريك بو بيداني هاو سرجيني شرعي عيدا خوا يقرأ جيتر ناهيلته بو أوي إنسان ببي بخاوني منال لغيري بروسي هاو سرجيني شرعي يعني إنسان للرجال زيناوة أكيد باوكي بيولوجي منالك به بس بيناوت باوكي شرعي كحقوق والتزامات شرعي لسر ما في باوكو كرو من دالبون دروس به كواتا تاكر رجالك بو دروس بوني نسبك شرعي بريتيا لو إنسانك أبي للرجال شرعوا ببيودانجي شرع منالي هبه بوي لنسب لزمانوانية بي أوتله انتمابون لروي زمانوانية نسب انتماية يا بالداني شتيكيا بو شتيكي تر لروي اصطلاحي شرعية وكقرطبي بيناسي أكال تفسيرك يا على ابن العربي على النسب عبارة عن خلط الماء بين الذكر والأنثى على وجه الشرعي نسب بريتية التي يكال كردني آويتبوني سبيرمي بياوك لقل هلكي آفرتك على وجه الشرع بشر رأيك برأيك شرعي أو آويتبون دروس بوبه أصل مشروعيتي نسبة برزان خواهي پروردگار لقرآن أفرمي لباسك كنظام تبني كسيستمي بكر كردني هالوشانة وكعادد بولنا وعربا خواهي پروردگار سرزنشتي حتى أصحابي پیغمبر أكا صلى الله عليه وسلم وآراستيانك أفرمي ادعوهم لآبائهم هو أقسط عند الله أفرمي هرمنا لك باو بدنو بباوكي خوي وبناوي باوكي خوي وبانجي بكن هو أقسط عند الله يعني هو أعدل عند الله بيغمر إخواش صلى الله عليه وسلم لحديثك أفرمي الولد للفراش يعني منال نسبي منال أقريت وبو أو بروسا هاو سرقيري كم نالكي تالا دايك بوا آفرتك جنيكي هاو سريكي نسبي منالك تابع بو أو علماء إيش بكوي دن قصيان لسر أويا كأو منالاني لبروسيكي هاو سرقيري لدايك ابن نسب يعني قريته بباوكو دايكان ابن عبد البر لكتابي تمهيدا أفرمي وقد قدمت لك من الإجماع رب يشتر بيم قلتوي إجماع نقل كردوه على أن الولد لاحق بالفراش واتا زانايان بكوي دن قلين منال لبروسيها وسرقيريا نسبي بباوكي أقريتوا وأن ذلك من حكم رسول الله أما حكم بيغمبري إخوة صلى الله عليه وسلم مجمع عليه زانايان بكوي دن قناعتي أنوايا ابن تيمية لفتاوى كان عليه الولد للفراش وهو من الأحكام المجمع عليها عليه منال أقريته بو فراش وأميكك لو حكماني كعلماء اتفاق إجماعيا هي لسري ابن القيم لزاد المعاد عليه فأما ثبوت النسب بالفراش فأجمعت عليه الأمة أفرمي ثابت بوني نسب لري بروسيها وسرقيديو علماء بكوي دنق سيان لسر كردوه وقلتو أنا منال أقريته بو أو نسبه من لرا كوتاي بتكديرم چونکە نسب وەکو مەسەلەی لەباربردنی مناڵ قسەی زۆر هەڵەگرێ مەرجەکانی ئیثباتی نسب مەرجنیە تەنها عقدێکی زەواج هەبێ بۆ ئێمە بڵێ نسب ثابتة أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاو سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی